بەڕێزان ئەم قسەیە کە ئەیکەم زۆر قورسە بەلاتەوە، بەڵام تاقیگەرەوە. من جاران قەنەعەتم وا بوو باوەڕ ئەبێ بە شتێکی زۆر قوڵ و سیستەماتیک و درێژخایەن و ئەزموو تێپەڕێت. بەڵام یەک قسەی NLP وای لێ کردم کە نەخێر. ڕیچارد بندەر ئەڵێ باوەڕ تەنها جۆرێکە لە بیرکردنەوەی تۆ، گۆڕینی باوەڕ جاری وا هەیە یەک بڕیارە، یەک بڕیار. دڵنیا بە فێری ئیرادە ئەبی، ئەم قسەم لێ وەرگرە، فێری ئیرادە ئەبی، باوەڕ جاری وا هەیە یەک بڕیارە. ئیتر بڵێ ئەمە باوەڕی منە، من ئەمەم کە ئەمە قەناعەتی منە. بزانە ئەبێ یان نابێ. باوەڕ مەرج نییە. تۆ بیرکەرەوە باوەڕ چۆن دروستە بێت. لە خانەوادەیەک بووی وا بیریان کردوێتەوە، لە مەکتەب مامۆستایەکە بووە ڕەفتاری لەگەڵە کردی، لە کۆڵان ڕەفیقەکانە ئاوا بوون لەگەڵ تا، تۆ بەرەبەرە کاردانەوەت بۆ ئەمانە نوان تا شتێک قەناعەت کرد. بۆ نمونە تۆ ئیشێگەکەی زەرەرەکەی، ئیشێکی تریشەکەی هەر زەرەرەکەی، ئایا چەند جاریکە ئیشکەی زەرەرەکەی؟ بۆ نمونە 5 جار. دوای ئەم 5 جارەوێ بە قەناعەت دەڵێی چی؟ ئەڵێ من شانسم نییە. بەڕێزان ئەمە قەناعەتە. بڕۆ تەماشای مرۆڤە سەرکەوتوەکان بکە، ئەوەی کە تۆ ئێستا حەزەکەی وەکو ئەو سەرکەوتوبی، ئایا چەند جار شکستی هێناوە؟ جاری وا هەیە 10 جار شکستی هێناوە، تۆ 6 جار شکستی هێناوە. کەواتە جارێکی تر بۆ ئەوە گەڕێمەوە، کاردانەوەی تۆ بڕیارەکانی تۆ دیاری ئەکات. چونکە فڵان کەس کە ئێستاکە زۆر سەرکەوتووە 7 جار لە تیجارەتا زەرەری کردووە، دوایی بووە بە ملیۆنێر. ئەی تۆ فڵان کەس زەمانێک لە قوتابخانە دەرەجەکانی خراپ بوو. ئێستا بۆ نمونە من ئەتوانم بڵێم ئینگلیزی ئەزانم، باشە، ناڵێم ئینگلیزیەکەم زۆر باش و ئەوەیە و وەکو ئەمریکێکی ئینگلیزی ئەزانم، وا ناڵێم، کەس وا ناڵێ. ئەمریکێک خۆش ێزانێک ئینگلیزیەکەی زۆر باش نییە، من کوردیەکەم زۆر باش نییە، باشە، بڵێم وەڵا وا باشم. ئێستا من ئینگلیزیکی ئاسایی ئەزانم، باشە، بەڵام من بە درێژایی هەموو خوێندنی قوتابخانە لە ئینگلیزی خراپ بوو. قەنەعەتم وا بوو ئینگلیزی قورسەوە من فێری نابوو. بەڵام کە بڕیارم ما ئینگلیزی فێر بم هاتم ئەو قەنەعەتم فڕەیە. یعنی ناکرێ خەڵکێک لە ئینگلیزیا خراپ بوو بێ دوای ئینگلیزی فێر بوو بێ. دەیەوە من نمونەم بەڕێزە. من بە درێژایی خوێندن لە بیرکاریە خراپبووم تا چوومە ئەدەبی. بەڵام ئەو ڕۆژەی کە قەنەعەتم وا بوو ئەبێ من پەرە بە تواناکانی بیرکردنەوەم بم، چوون دەسم کرد بە مطالعەی بیرکاری و دەسم کرد بە وتنەوەی بیرکاری. کەواتە من لە دوو شتا خراپ بووم، بیرکاری و ئینگلیزی. دوایی چیمەوتەوە لە مەکتەب؟ بیرکاری و ئینگلیزی. ئایا تۆ لەبەرەوەی لە مەکتەب لە ئینگلیزیا خراپ بووی ئەمە معقولە تۆ بڵێ تر من ئەزمونم هەیە بابە، هاڵێ من ئەزمونم هەیە، تاقیم کردو من لە ئینگلیزیا خراپ، کاکە مێشکی من بۆ ئەمە نابێت. کێ وای پێوتی؟ ئاخر هەرو بیرکردنەوەیە تۆ ئەمەی درێژە پیاوە، هەر ڕۆژێ ئەم بیرکردنەوەت بوەستێنی، ئەم جۆرە کاردانەوەی تۆش ئەگۆڕێت. کەواتە بەڕێزان بە سەراحەت پێتان بڵێم باوەڕ ئەگۆڕێت، باوەڕ ئەگۆڕێت، ئەتوانی بیگۆڕێت. بە تایبەتی من باس لە باوەڕی کەسی خۆتەکەم. باوەڕم وایە کیمیا قورسە، باشە، بڕۆ ڕێگاکان تاقیکەرەوە، لەوچە ڕێوکێ لە مامۆستایەک ئەوەنە خۆش باسی کیمیا بۆ بکە، لەوەچە ڕێوکێ لە کتێبێک ئەوەندە خۆش مۆزوعەکەی تیا باس کرابێ، لەوەچە ڕۆژە حەز لە مۆزوعی کیمیا بکەیت و بچی بە دوایە، دوای ماوەیە سێر گەشتانە زۆر ئاسان. ئەوەی کە تۆ ئەڵەی قورسە بۆ یەکێکی تر ئاسانە. هۆکارەکە چییە؟ یەکێک لەوەی کە بەردەوامیەکەی پێ مەوزوعی باوەڕەکەیە. بەچی باوەڕەکەش دروست بووە ئەگۆڕێ، بێخەم بن، دڵنیا بن باوەڕ ئاسانە گۆڕ.